لەمەوە پێش ئێمە تەنها وشەی سەرکردایەتیمان بەکارهێنا کۆمیتەی سەرکردایەتی ئەنجومەنی سەرکردایەتی بەڵام بە شێوەی ئەوەی کە سکرتاریەتێکی بۆ دیاری بکرێت ئەوەمان نەبوو. ئەم جاریان بە پێویست زانرا کە مەسەلەکان ڕێک خراوتر بێت و بۆی بتوانین ئەرکەکان بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێت لەبەرەوە سکرتاریەتی ئەنجومەنی سەرکردایەتی داهات کە لە 3 کەس پێک دێت و ئەمە لەناو ئەنجومەنە گشتیەکەیە ئەوێت بە هەڵبژاردن بێت. شتێکە لەگەڵ تێڕوانینە سۆسیال دیموکراتەکانە گونجاوە دەستەیەکە سەرپەرشتی ئەو ئەنجومەنە ئەکات کە کۆنگرە خۆی بە هەڵبژاردن هەموو ئەندامەکانی هەڵبژاردووە. پاشان لێپسراوەتیەکان هەر لەناو ئەو ئەنجومەنە لەناو کۆبوونەوەکانی ئەنجومەن دیاری ئەکرێت و دابش ئەکرێت بەسەر ئەو ئەندامانەی لە کۆنگرە هەڵبژێردراون. جیاوازێکی زۆر گەورەی لەگەڵ ئەوانەی پێشوو نییە بەڵام میکانیزمەکانی جیاوازن. بۆ نمونە ئێمە لە کۆنگرە سەرکردایەتیمان هەڵەبژارد و پاشان سەرکردایەتی مەکتەبی سیاسی هەڵەبژارد و مەکتەبی سیاسی ئەرچی بە ئەو کاتە بە سەرپەرشتی سکرتێری گشتی ئەرچی دابشکردنی پۆستەکانی ئەگرتە ئەستۆ. ئەم جاریان لە کۆنگرە بازنە جوگرافیەکانمان لە بەرچاوگرت لەو ڕوانگەیەوە کە عەدالەتیەک هەبێت لە ژمارەی ئەندامانی سەرکردایەتی کە هەموو ناوچەکان بگرێتەوە. لە 3 کۆنگرەی پێشوو بەرنامەیەک نەبوو لەم بارەوە. بۆ نمونە ڕەنگە تەنها لە هەولێر و سلێمانی دەرچوونایە، تەنها لە سلێمانی و کەرکووک دەرچوونایە یا ژمارەیەکی زۆر کەم لە ناوچەیەکی لە هەندێک ناوچە دەرچوایە. واتە لە ئێستاوە ئێمە توانیمانە قۆڕخکاری نەهێڵین لەم بارەوە. دواتر لە هەموو ناوچەیەک کۆتایەک دیاری کراوە بۆ ژنان ڕێژەیەکی لە 20 تا 25 دیاری کراوە. ئەمە کارێکی وای کردووە لە هەموو ناوچەیەک ژنێکی سەرکردە هەر بێتە ناو سەرکردایەتی. ئەمە ئەو شتانەیە کە بەدڵنیایەوە تازەگەری بوون بە نسبەت ئێمە و پێم وایە کاریگەری ئەبێت لەسەر ژیانی سیاسی حزبایەتی لە هەرێمی کوردستان. ئەمە تازەترین یاڵێم بڵێن مۆدیلی حزبایەتی لە کوردستانە بۆ یەکەمین جارە کە بڵێن حزب بەو شکڵە کە تشکیلێکی بەو شکڵی هەبێ و عەدەدی سەرکردایەتێکی بەو شکڵە بێ، یعنی ئەتوانین بڵێن نەوعێکە لە شێوازی یعنی بڵێن نیمچە پەرلەمانیە پەرلەمان نییە بەڵام نیمچە پەرلەمانیە ئەم سەرکردایەتی ئێمە و ئەنجومەنی بڵێن سکرتارەتی ئەنجومەنی سەرکردایەتی کە من جێگری سکرتێری ئەنجومەنی سەرکردایەتیم. ئەم ئەنجومەنە ئەنجومەنی کۆی ئەنجومەنی سەرکردایەتیەکە لە 124 کەس پێکاتووە و ئەم سکرتارێتە سکرتارێتی ئەو سەرکردایەتیەیە ئەوە بە هەڵبژاردن تاوان دوای ئەوەی کە لە کۆنگرە ئێمە هەر یەکەمان هەڵبژێراین بە ئەندامی سەرکردایەتی دوایش لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە ئەم ئۆرگانانە دروست کراوە کە بڵێن سکرتارێتی ئەنجومەنی سەرکردایەتیە کە 3 کەسین جەنابی کاکفەرید سکرتێرە و من جێگریم تابانخان بڵێن مقڕڕەکەیەتی. ئەم سەرکردایەتی تازە کە لە مانگی 12ەوە لە کۆنگرەی 4 هەڵبژێرا 124 ئەندامە. ئەم سکرتارێت لە شێوە پەرلەمانیەکایە، ینی کارەکانمان هەیکەلی ڕێکخراوەییمان لە شێوەی پەرلەمانیەکە خۆی لە سکرتێر و جێگر و بڕیاردەرا بینێتەوە و 6 کۆمسیۆنی هەیە. هەروەها لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیەکەی ینی سکرتاریەتەکەیە دەستگای دەستپاچیمان هەیە. هەروەها لە ناو سکرتاریەت یان ئەنجومەنی سەرکردایەتیە هاوسەرۆک هەڵبژێرە و کارگێڕان هەڵبژێرە، هەروەها بەرپرسی مەڵبەندەکان و ئەندامانی مەکتەبی سیاسی و بۆردەکان هەڵبژێرە. ئێمە ئەم جاریان 124 کەسمان هەڵبژاردووە. لە ناو 124 کەس کە لە کۆنگرە هەڵبژێردراون 88یان سەرکردەی تازەن. لەماو پێش لێپسراوەتی سەرکردایەتیان لە ئەنجومەنی سەرکردایەتیان نەبووە. ڕێژەیەکی زۆرە، یعنی 88 کەس بەقەد زۆرترە لە ژمارەی ئەندامانی سەرکردایەتی کۆنگرەکانی پێشوو. لە کۆنەکان 36 کەس لە ئەندامە سەرکردایەتیە کۆنەکان ئێستا ئەندامن لە کۆنگرە هەڵبژێردراون بۆ
جاری دوم یا جاری سێیەم. یعنی ئێمە توانیمانە لەناو کۆنگرە ئەم چەمچی نوێبوونەوە بەرجەستە بکەین بە شێوەی ڕەچاوکردنی جوگرافیا بەڕاچاوکردنی ڕێژەیەکی دیاریکراو بۆ ژنان واتە لە هەر چوار ئەندامی سەرکردایەتی یەکێکیان ژنە ڕێژەیەکە نزیکە نەمە و ئەوەشمان ڕەچاو کردووە کە ژمارەکە زۆرە دەرفەتێکی زۆر هەیە بۆ ئەوەی ئەرکەکان بە شێوەیەکی گشتی دابش بکرێن بەسەر هەموو ئەندامانی سەرکردایەتی ئەوەی کە تازەشە ئەوەیە کە ئەندامانی سەرکردایەتی ئەندامانی ئەنجومەن خۆیان هەڵەی بژێرن نەکوەکو جاران مەکتەبی سیاسی دیاریان بکات. ئێمە لەو لە کۆی ئەو 124 کەسە بە پێی لە ڕێژەکە 26 ژنیتیایە ئێمە هەژدە ببرە 17 هینمان هەیە بردمان هەیە لە بردەکانە 16 ژنیتیایە ینی 16 ژن لەوێ لێپرسراوی بردەکانیان وەرگرتووە. ئەگەر لە پەیکەری حزبەکەشا سەرکردایەتیە تەمەشایکەی ئێمە هاوسەرۆک ئەگەر سێ کەس وایە بە دڵنیاوەیەکێکی ژن بوو لە کارگێڕان بە پێ ڕێژەکە چوارە ئەبەیەکێکی ژن بەیەکێکی ژنە لە بەرپرسی مەڵبەندەکان ژن خۆی یعنی کاندید نەکردووە ئەنا هەر کاندیدێک بووە دەرچووە ئەویش مەسئولی مەڵبەندی بەغدامانە و لە مەکتەبی سیاسی نیمانە بەڵام ئەمەی کە لە مەکتەبی سیاسی نییە بە پێی ئێمە ڕێژەکەمان دابش کردووەتە سەر کۆی ئۆرگانەکانە ینی لە کۆی ئۆرگانەکان ژن ئەبێ ڕێژەی لە سا 25 هەبێ لە سا 25 ئەنی بەو شێوە دابشمان کە ئەتوانم بڵێم ژن لە هەموو پەیکەری حزبەکە و دەسەڵات لە بەرپرسی یەکەمی تایە لە کۆمسیۆنەکانە لە بردەکانە لە سکرتارەتی ئەنجومەنەکەیە و لە دەستەی کارگێڕیا هەیە لە هەموو ئۆرگانەکان ژن پۆستی هەیە و ینی ئەتوانم بڵێم ژنمان نییە ینی بێ پۆست بێ هەر مەکتەبێک یاخود هەر ئۆرگانێک یا هەر دەستگایەک کە لە ناو یەکێتیە ئێمە سەرکردایەتیەکانمان هەڵبژاردویان لێپرسراوەکانمان هەڵبژاردووە و ئەندامەکانیشمان هەڵبژاردو هەمووی بە هەڵبژاردن بووە بەڵام ئەمە پێویستی بەوە هەیە کە کارەکانی خۆی ڕێک بخات و بۆ نمونە لە حکوومەتە وەزیر هەڵەبژێردرێ وەزیر ئیدارەی وەزارەتەکەی خۆی ئەکات بەڵام ئەم وەزارەتە بەڕێوەبەری گشتی هەیە کۆمەڵێک دەستگای هەیە ئەبێت شێوەی پەیوەندی نێوان دەستگاکانی خوارەوە لەگەڵ لێپسراوەتیەکانی سەرەوە ڕێک بخرێتەوە و کۆمەڵێک میکانیزم پێویستە هەبێت بۆی کارەکە بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێت. ئەمە ئەوەی کە ئێمە کردومان ئەوەی کە هەر مەکتەبێک بۆ نمونە کە لێپسراوەکەی دیاری کرا بە پێ ئەرکەکەی خۆی لەگەڵ کادرەکانی خۆی کۆ ئەبێتەوە بەرنمەیەک بۆ شێوەی بەڕێوەبردننی مەکتەبەکە دەسەڵاتەکانیش دیاری ئەکات لێپسراو دەسەڵاتەکانی چییە؟ جێگر دەسەڵاتی چییە؟ ئەگەر بڕیاردەر هەبوو بڕیاردەر دەسەڵاتەکانی چییە؟ ئەگەر لێ ئەموو مەکتەبە کۆمەڵێک بردی هەبوو پەیوەندی بردەکان لەگەڵ هەموو مەکتەبەکە و پەیوەندی بردەکان لەگەڵ یەکتریە چۆنە و هەموو مەکتەبەکە پەیوەندەکانی خۆ چۆن ڕێکە خاتەوە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ مەکتەبی سیاسی یا لەگەڵ هاوسەرۆک یا لەگەڵ ئەنجومەنی سەرکردایەتی ئەمە هەمووی ئەبێت خۆیان ڕێکی بخەنەوە پاشان ئەمە لە کۆتاییدا هەر دێتەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی و لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی دەنجی لەسەر ئەدرێت هەموو مەکتەب و ئۆرگانێک بڵێن ئێستا ئەمە ئەنجومەنی سەرکردایەتی کە ئێمە بڵێن سکرتارەتی ئەنجومەنی سەرکردایەتین پێڕەوی کاری خۆمان هەیە و بەرنامەی کارە طبعا نابێ هیچ ناکۆکێک بێ لەگەڵ پێڕەوی ناخۆ چونکە پێڕەوی ناخۆ دەستوری و حیزبەکەی ئێمەیە و هەمومان پابندین بە ئەو پێڕەوی ناوخۆی کە لە کۆنگرە دەنگمان لەسەری داوە بەڵام ئەمە وردکردنەوەی مادەکانی پێڕەوی ناوخۆیە یا هەندێشت هەیە لە بڵێن لە مادەیەکی پێڕەوی ناوخۆیە ورد نەکراوەتەوە هەر هینەکە مادەیەکە وتراوە ئەمە بەم شکڵە بێ بەڵام لێرە ئێستا وردێکەکەینەوە بڵێن وای لەکەین ئیتر بە تەواوی کاروبارەکانی خۆیان ێسەر جێبەجێکەن ئەمە یەکێ لە شتەکانێکی لەوەیە کە بەرچاوڕوونیە هەم بۆ خۆیان ئەو هەواڵانی کە لە مەکتەبەکان یا لە ئۆرگانانەی کە بەرنامەی کاریان هەیە بەرچاوڕوونیەکە بۆی کاری لەسەرەکەن ینی ئیشوکارەکانی خۆیان لەسەر ئەساسی ئەو بەرنامەکاری کە خۆیان هەیەە و کاروبارەکانی ڕۆژانەی خۆیان دائڕێژن و کاری پێەکەن ئەوش عینەن تقریبان
ناڵێم ئەمە پێڕەوی ناوخۆیە بەڵام وەرگیراوە لە پێڕەوی ناوخۆ ینی بۆی ئەم مەکتەبە یا ئەم ئەنجومەنی سەرکردایەتیە کە سکرتاریتەکەی پێڕەوی کاری بۆدانە بەم شقڵە کارەکە بەم شقڵە کارەکە عینە هەر چوارچێوەیەکی دیاری کراوە لەو چوارچێوە دیاری کراوە بەرنامەی کاری دیاری کردو و کاری ڕۆژانەی خۆی لەسەرەکە دیارە وەکو پێشتر وتم ئەمە جیاوازە یعنی هەم لە ڕووی پەیکەرەوە هەم لە ڕووی کاری حزبیشەوە جیاوازە لە یەکێتیەکەی پێش کۆنگرەی چوار بۆ بڕیاردان لەسەری و هەیکەلی ڕێکخراوەیەکەی جیاوازترا بەرنامەی کارە من پێم وایە لە دوای کۆنگرەوە لە دوای پەسەندکردنی پەیڕەوی کاری ئۆرگانەکان ئەو کاتە ئێمە ئەتوانی بڵێن دەست بە ئیشکردن ئەەکەین ئەوەی هەبووە تاکو ئێستا لەبەر زەڕورەتی وەسعەکە بووە لە مانگی 12 هەتاوەکو ئێستا ئێمە کۆمەڵێ چالاکی هەبووە لە مەکتەب و لە مەڵبەندەکانە بە پێی زەڕورەت بووە بەڵام بەرنامەی کارەکە ئیتر ئەی خاتەوە سەر سکە ئەسلەکەی خۆی کە ئێمە مەبەستمانە لە دوای کۆنگرەی چوارەوە بەو شێوازە بچینە ناو خەڵک بەو شێوازە ئامانجەی هەمانە جێبەجێ بکەین. ئێمە لە ئەنجومەنی سەرکردایەتی سکرتارەتی ئەنجومەنی سەرکردایەتیش هەر ئەبێت پەیڕەوێکی ناوخۆمان هەبێت بەڵام پەیڕەوی کارمان هەبێت بەڵام ئەو پەیڕەوی کاری کە ئێمە ئەیبێن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی بۆ لەوێ مسادقە بکرێت جیاوازیەکی سەرەکی لەگەڵ هەموو پەیڕەوی کاری مەکتەبەکان و ئۆرگانەکانی تر هەیە ئەوش ئەوەیە کە هەر لێپسراوێک کە لێپسراوی مەکتەبێک بۆ نمونە کە پەیڕەوی کاری مەکتەبەکەی خۆی دێنێت ئێمە لەوێ گفتوگۆی لەسەرەکەین پاشان پەیڕەوەکە لەگەڵ خۆی ئەباتەوە لە مەکتەبەکەی خۆی جێبەجێ ئەکات ئەوەی ئێمە کە ئەیبێن بۆ ئەوێ ئێمە لەگەڵ خۆمان ئەیبێن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی گفتوگۆی لەسەرەکەین و پاشەوی کە دەنگدانی لەسەرکرا ئەمە بۆ هەمووانە واتە ئێمە بۆ خۆمان ئەو پەیڕەوی کارە دانانین بەڵکو بۆ ئەو کۆبوونەوە نییە کە 124 ئەندامی سەرکردایەتی کۆبوونەوەی کە لەو هۆڵەیە کۆ ئەبنەوە و لەوێ جێبەجێ ئەەکەین پێڕەوی ئەنجومەن یان بڵێن پێڕەوی سکرتارێت یا ئەنجومەنی سەرکردایەتی کە سکرتارێتی ئەم ئەنجومەنە ئەینووسێتەوە تەواان ئەمە بۆ ئەنجومەنی سەرکردایەتیە پێڕەوی مەکتەبێک پێڕەوی کاری مەکتەبێک بۆ مەکتەبێکانی بۆ شوێنێکی دیاریکرا و مەحدودە بەڵام هەچی بەرنامەی کاری ئەم هینە ئەم ئەنجومەنە هەیە ئەنجومەنی سەرکردایەتیە کە سکرتارێت ئەینووسێتەوە ئەمە بۆ کۆی ئەندامانی سەرکردایەتی و هەموو ئەنجومەنی سەرکردایەتی و هەموو ئەنجومەنی سەرکردایەتی پێوەی پابندە من لەبەرەوە جیاوازەکەی ئەوەیە ئەمە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی ئەوە بۆ مەکتەبێکە یا بۆ ئۆرگانێکی دیاریکراوە ئۆرگانە دیاریکراوەکە کاری لەسەرەکە بەڵام ئەمەیان هەموو دەبێت کاری لەسەر بکەنین هەموو ئەندامانی سەرکردایەتی دەبێت ئیلزامی پێ بکەن 6 کۆمسیۆنمان هەیە هەر ئەندامێکی سەرکردایەتی لێپسراوەتی یەکێکیانەکات ئەمانە ئەرچ سەرەکیان بریتە لە چاودێری بۆ نمونە کۆمسیۆنی ڕێکخستنمان هەیە ئەرچی ئەم کۆمسیۆنە بریتە لە چاودێریکردنی هەموو کاروبارێک کە پەیوەندی بە ڕێکخستنەوە هەیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان یا لە هەموو شوێنێک کە ڕێکخستنی یەکێتی نیشتمانی تیا بێت ئەو ئەتوانێت راپۆرت پێشکەش بکات لەم بارەیەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی وەکو چاودێر چاودێریش بۆ مانایە دێت کە ئەتوانێت لاەنە گەشەکان دیاری بکات و لە هەمان کاتیش ئەتوانێت کەم و کوڕیەکان دیاری بکات بۆ نمونە کۆمسیۆنی ڕاگەاندنمان هەیە ئەو کۆمسیۆنە چاودێرە بەسەر هەموو دەستگاکانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم چاودێریە بەو مەبەستەیە کە ئەندامانی خۆمان کادرەکانی خۆمان کە لەو شوێنانە کارەکەن هەست بکەن کە دەستگایەک هەیە چاودێریان نەکات بۆ ئەوەی کارەکانیان گونجاوتر بێت ئەم سکرتارێتە ینی بڵێن کۆمەڵی دەسەڵاتیە لە پێڕەوی ناوخۆیە دەسەڵاتەکانی مەسەلەن ئەوەیە کە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیە بێ ئەم ئەنجومەن ئەم سکرتارێتە کۆبوونەوەکە بڕێوابە و کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیەکە و کۆمەڵێت مەسەلەن کۆمیسیۆنی هەیە کۆمیسیۆنەکان کە بۆ چاودێریکردن و بە دوواداچوون کاروبارەکانی حکوومەت و حزب هەمانە ئەمان بەسم حکوومەت ئەوەیە کە بەشی خۆمانە و حسەی کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق هەمانە کە هەواڵانی بەشێکیان هەواڵانی سەرکردایەتی خۆمانن ئەم
کۆمیسیۆنانە تاوان کۆمیسیۆنی ڕێخستنمان هەیە کە پەیوەندیدارە بە بڵێن بە مەڵبەند و مەکتەبەکانی مەکتەبە ڕێخستن و مەڵبەندەکان کۆمیسیۆنی حکوومەتمانەیە پەیوەندیدارە بە حکوومەت و بە ئەنجومەنە هەڵبژێراوەکانی کە وەگوتم بەشی خۆمانە و یەکێتی نیشتمانی کوردستان کۆمیسیۆنی دەستپاچیمان هەیە کە پەیوەندیدارە بڵێن متابعەکردنی هەموو ئەو شتانەی کە پەیوەندیدارن بە دەستپاکیەوە و کۆمیسیۆنی ڕاگەیاندنمان هەیە کە پەیوەندیدارە بە هەموو بڵێن ڕاگەیاندەکانی خۆمان و گەیشێتی نیشتمانی کوردستان و ئەم کۆمیسیۆنانە ئیشیان متابعەکردن و بە دوواداچوونی ئەو ئیش و کارانەیە کە بڵێن لە مەکتەبەکان لە مەڵبەندەکان لە حکوومەت لە هەموو ئەو دەستگا و دامەزراوانەی کە پەیوەندیدارن بە یەکێتی نیشتمانی کوردستان و ئەم کۆمیسیۆنانە بە دوواداچوونەکەن و ئەهێنەوە بۆ ئەم سکرتاریەتە و لەگەڵ ئەم سکرتاریەتە هەموو ئەو شتانەی کە بڵێن پەیوەندیدارن بە و ئیشانەی خۆیانەیەکان هەڵسەنگاردنی بۆ کرێەوە حازرە کرێ بۆی کە جاریشکە بڵێن ئەگەر ئەچینەوە ئەنجومەنی سەرکردایەتی بۆی کە لێوێنانە هەر شتێک پێویستکە کە کۆمیسیۆنەکان خۆیان کردوێتەوە جاریشکە لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی باسە کرێ و مناقەشەی لەسرە کرێ و ئەو هەواڵانێکی کەوە گوتم لە پەرلەمانن لە عێراق لە کوردستان لە حکوومەتن لە هەموو ئەو شوێنانە لە ئەنجومەنی سەرکردایەتی جاریشکە خۆیانش لێوێنانن لە کۆبوونەوەکانە بۆیە ئەمە وردکردنەوە یا بڵێن بە دوواداچوون و چاودێریکردنی هەموو ئەو کاروبارانەیە کە لە حکوومەت و لە حیزب و لە مەکتەبەکانمان هەیە هەر بەپی پەیڕەوی گشتی کە پەیڕەوی ناوخۆیە لە کۆنگرا پەسەند کراوە هەموو ئۆرگانەکان دەسەڵاتەکانیان جیاجایە یعنی ئەمی تر ناچێتە سەرەوە بەڵام هەمووشی تەواوکەریەکە ئەو پەیڕەوەی بۆ سکرتاریەت دایانین بەپێی ئەو دەسەڵاتانەی کە هەیەی لە کۆبوونەوەکانە بڕیارەکان چیە بێ پەیڕەوە لە ناو ئەنجومەنی سەرکردایەتیە هەردەنگ ئەدرێ ئەتوانم بڵێم بۆ ڕێخستنەوەی کارەکانی ئێمەیە بەڵام لەکێ بەکۆ لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی ئەنی لەوێ بۆ هەمووانە بۆ نمونە بۆ مەکتەبی سیاسیە بۆ هاوسەرۆکە بۆ کۆمسیۆنەکانە بۆ بۆردەکانە بۆ هەر هەموویەتی بەڵام دووبارە بوونەوەی ئیشی ئەوان نیە ینی ئەوان لە چوارچێوەی دەسەڵاتەکانی ئێمە وەکو سکرتاریەت ینی هەرێکێک بگرە هاوسەرۆک ئەبێ بەرنامەی خۆی هەبێ دەستەی کارگەڕی ئەبێ هەیبێ مەڵبەندەکان ئەبێ هەیان بێ مەکتەبەکان هەیانێ ئەو بۆردەکانیشیانێ ئەنی هەرێکێ بەڵام هەر هەمووشی سەرچاوەکەی پەیڕەوە گشتێکێتی پەیڕەوی ناوخۆیەکێتیە بەڵام لەوێ ورد ئەکرێتەوە دەسەڵاتەکانی من لەوێ بە مادەیەک بەڵام لێرە ئەم مادە چۆن ورد ئەەکەیتەوە ینی لەوێ نەچۆتە تەفاسیلەوە بەڵام لە بەرنامەی کارەکە کە هەر سکرتاریەت و مەکتەب و کۆمسیۆنەکانە وردی ئەکاتەوە کاری سەرەکی ئەنجومەنی سەرکردایەتی ئێمە بەپی پەیڕە و 6 ڕۆژدارێک کۆ بینەوە و بەڵام بەپی هەر بەپی پەیڕەویش ئێمە ئەتوانین کۆبوونەوەی نەئاسایی بکەین واتە لەسەر لە مادەیەکی پەیڕەوە هاتۆ مادە 25 و ئەڵێ لە سەر داوای سیانزە ئەندامی سەرکردایەتی بۆی هەیە کۆبوونەوەی نەئاسایی بکە. ئەم یادە یان پاش کۆنگری سوارەمی یەکێتی نیشتمانی کوردستان دێتە ئەرەوە ستراکچەرێکی تایبەت بەرنمەیەکی تایبەت بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دیاری کراوە پەیڕەوێکی ناوخۆی تازە بۆ یەکێتی دیاری کراوە کە لە کۆنگەر پەسەند کراوە تەواو جیاوازە لە 3 کۆنگری پێشوو و لە هەموو مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان لە 75ەوە تا 92 ئەم یادە لە ژێر دروشمی نوێبوونەوەی یەکێتیە ئێمە یادی ئەەکەینەوە پێمان وایە دەرفەتێکی زۆرمان لە بەردەمایە لە سای ئەم سەرکردایەتە تازەیە بۆ ئەوەی بتوانین کەم کوڕەکانی یەکێتی کە لە ساڵانی پێشوو لە ئەرادا بوون چارەسەر بکەین بەرنامەی تازە دابنێت کە گونجاوتر بێت لەگەڵ ئەم سەردەمە لە ساڵ یادی دامەزراندین یەکێتی نیشتمانی کوردستاندا من سڵاو و درود ئەنێرم بۆ ژیانی پاکی شەیدەکانمان هاوڕێ شەیدەکانمان کە ئەم ڕۆژگاریان بە خوێنی خۆیان بەدەستێنا و سڵاو ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو کەس و کارە سەربەرزەکەیان و دڵنیام لەوەی کە هەمومان هەم ئێمە کە هەموو تەمەن و ژیانی خۆمان لە پێناوی بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستانە بەسەر بردووە
و شەیدەکان و هاوڕەکانمان لە پێناوێ شەید بووە. یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی خەڵکی کوردستان بووە لە ڕابردووە و لە داهاتووشا ئێمە ئەوەی کە بڕوامان پێیەتی ئەگەر بەشێکیش لە شتەکانیان لێم لا لەولا بڵێن نەوعێ لە لادان هەبوو بێ لەوەی کە ئێمە لە ڕابردووە یەکێتی نیشتمانی کوردستانی ڕابردوومان و پێش ئێستام و ئێستامان ینی کارەکەین بۆی ئەم ئەنجومەنی سەرکردایەتیە بۆی ببینەوە یەکێتی نیشتمانەکەی جاران و ببینەوە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێمە لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستانەوە کە هەموو خەڵکی کوردستان ئەو مێژوە زۆر باشە زانن کە مێژوویەکە بە خەبات و قوربانیدان و بە ژوورەکانی تەعزیب بە ڕۆژە ڕەش و سەختەکانی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان بووە کە یەکێتی نیشتمانی کوردستان شانی داوەتە بەر کوردایەتی و درێژەی بەو خەبات و تێکۆشانە داوە تاکو و هاتینە ئەوەی کە بەشێ لە ئاواتەکانی خەڵکی کوردستان بەدی بێنین دڵنیام لەوەی کە خۆشمان و خەڵکیش ڕەنگە ئەوەندە هین نین یعنی بڵێن 100% ڕەنگە لە وەزعی خۆمان و حکومڕانی خۆمان و شێوازی حکومڕانی خۆمان زۆر بڵێن تەواو ڕەزامەندی تەواو نەبین بۆی هەمومان کار بکەین بۆی کە ئەو حیزبانەی کە لە کوردستانە ئێمە وەگەشێتی نیشتمانی کوردستان کە وەسیلەی بەدیهێنانی ئاوات و ئاماجەکانی خەڵکی کوردستان بووینە هەر وەسیلە بین نەک ببینە غایە ببینە ئامانج لە پێناوی حیزبەکەی خۆمان و هەموو حیزبەکانی ترا ئیتر خەڵکی کوردستان بەلاو بنین بەڵکو ئێمە ئەمانوێ بگەڕێنەوە ببینەوە ئەو حیزبەی کە لە سەرەتای دروستبوونیەوە کە ڕابەری گەورەمان جەنابی مام جەلال ڕابەرایەتی کردوینە و بەڕاستی فێری ئەوەی کردین کە دەبێ ئێمە بۆ یەکەمین جار کە تەعەدودێت لە کوردستانە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هاوردوێتی دیموکراسیەت لە کوردستانە یەکێتی مام جەلال و یەکێتی نیشتمانی کوردستان ڕەنگی دیموکراسیەتی ڕشتووە و پیادەی کردووە ئازادی بە هەمان شکڵ و بە دڵنیاییەوە دەبێ ئێمە هەموو قیادەی یەکێتی نیشتمانی کوردستان بگەڕێنەوە سەر ئەو ئامانجە دیاری کراوانەی کە لە ڕابردوو هەمان بووە کە خزمەتکردنی خەڵک ئازادی بۆ خەڵک ژیان و گوزەران بۆ خەڵک و داهاتووی خۆش بۆ گەنج و لاوەکانمان بە بۆنە یەکی شەش ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان پیرۆزبایی لە ئەندام و دۆست و لایەنگرانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەم هەروەها لێرەشەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی تێکڕای کوردستان و هەروەها بۆ شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان دانوێنم ڕێز و خۆشەویستیم بۆ کەس و کاریان هەروەها بۆ پێشمەرگە دێرینەکان بۆ کەم ئەندامان بۆ زیانانی سیاسی